بەتاکید ئەوە شتێک نییە گومانیتیان نییە بەتاکید ئەوە فەرمانبەری وا لێ کردووە زۆر سوچی کردووە لەناو خەڵکە هەرچ سابێکیان بۆ نەکراوە بە هیچ شێوەیە بەخەمیەوە نیە بە هیچ شێوەیە ئەوە ماوەی چەند 2 هەفتە 3 هەفتەیە ئەمڕۆ نابیانی ئەمڕۆ نابێەوەکەی ماقولە ئەو شتە نەشتیوان نییە یعنی هیچ حسابێ بۆ خەڵک ناکات لەم کاتەیە و لەم ئینشەڵا نەتیجەیان کۆتاییان يعني أبغى متى بدرا يعني نابغى أبغى تأخير سم سرو ملتي أم سرو سواتي أم ملته همية جرد الصلاة يدود أنا حزب بعض أنيش بخاني خلا يقولون نان بعد سنة عائلة هي فقيرة محتاجة دسكوتة نخوشي هي يعني مثل معقولني بدوم دانا مانك جاريك لأن معاشكش 250,000 بدون ما زي 250,000 ناري بيته نخي بهي زورك أجر خمي هبوا يعني أجر خمي هبوا معاشي لكاتي خويا ملتهم زور بيان محتاج وداماو يعني بيستعن مو متاهية والله مع جاوة لكات خويا نادري والله يخلق مجروب وتواوتي هيك باري فيني موظفي وايتاد على داخلي ما بشري هذا ما بدوام داخلي من على كيده بيت شيء تيابي حكم الخمي سمعي ما مسافر من بري هي بروناكم هیچی نیکتیانی ئەگە هەبووای ئەوای لێ ناهات بەڕاستی تا ئێساکە نزیکەی 6 ڕۆژە موچە نەهاتووە فەرمانبەران و موچەخۆران زۆر نیگەرانن بەڕاستی خەڵکی باری دارایی و گیرفانی بەسکی برسێتی هەڵبگوشێ ئەمە بەڕاستی خۆش نییە و ئێمە داواکارین لە بربرسانی حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو لای نەزل هێزەکەی کە لە ئێستایە جڵەوی دەسەڵاتیان بەدەستە بتوانن لە ناو خۆیانە یەک بوون بۆی کە بتوانن کاریگەریان هەبێت و قورسیان بێت لەسەر حکوومەتی فیدراڵی بۆی کە لیستا بە دواوە بتوانن زامنی موچەی فەرمانبەران و موچەخۆران بکەن لە ڕابردووشە پێم وانە چکە پێشتریش کە بایکۆت کراوە خۆپشاندان کراوە مامۆستا شەقیتی هەڵیراوە کە بەڕاستی ئەمە گەورەترین ئیهانەیە بۆ چین و توێژی مامۆستایان بە تایبەتی توێژی مامۆسایان کە بەو شێوەیە حکومەت مامەڵەی لەگەڵا بکە کە داوای سەرەتاییتری مافی خۆی بکات وڵای هەموو زۆر بەمان هەمومان یعنی بەگشتی نیگەران بوون یعنی بەڕاستی خەڵک قەرزارە بێ لەسەری تۆ 2 مانگ معاشی فەرمانبەرنەی یاخۆ مامۆسانەی ئەبێتە هۆی مەحتەلبوونی خەڵک لە هەموو ژیان لە هەموو بوارێکەوەنە ینی بەڕاستی کاریگەریەکی سلبی زۆر هەیە لەسەر خەڵک و هیوادارین حکومەت ئەلێرە گوێ لە من بێت و بە ناوی هەموو فەرمانبەران مامۆسا من داوا ئەەکەم کە لەم و دوای ینی بەڕاستی لە کات و مەوعیدی خۆیان معاش بیرە بۆی کاریگەری سلبی نەبێت لەسەر خەڵک